مليت مشروعان هجا حبونا جروبين تشكدار كريارين وان كارجريا وانيا كان لسر أولي آبوري آشتي أجواتي حروها تشاك سازيان جنوبا آفا كرنيفا چه دبل العراق كاظم زبيدي شرو بكاري سياسي وسربازي جه حولي ريميفاني من سلاف وريز بوت بريز زبيدي بريز زبيدي دست بيكي دتخوازم بزانبه قالوا أف جروبين تشكدار چی کارگری لأولهیه ناف عراقی بخودک؟ نعم بدءا تحية لجنابكم بەڵێ لە سەرەتادا سڵاو لە ئێوە و لە بینەرانی کوردستان 24 زۆر سپاس بۆ ئێوە ڕاستیەکەی بوونی گروپە چەکدارەکان و میلیشیاکان و بوونی چەک لەدەست گروپە چەکدارەکان جگە لە دەوڵەت واتە بوونی چەک لەسەر شەقام ئەمە ڕێگری دەکات لە دووبارە بوونیەت نانەوە و ئاوادانکردنەوە بۆ خۆی چونکە بوونی چەک لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەت و کارپێنەکردن بە یاساکانی دەوڵەت ئەوانەی دیاری کراون بۆ بەکاربردننی چەک ئەمە دەبێتە هۆکاری دواخستنی پرۆسەی ئاوادانبوونەوە بەڵگەشمەوەی ئێمە لە دوای 2023 تاکو ئێستا گەلی عراق و عراق بە دیاریکراوی و زۆربەی پارێزگاکانی عراق تاکو ئێستا ئاوادانکردنەوەیان بەخۆ نەبینیوە و هیچ خێروبێرێکی عراق سوودی بەوان نەگەیاندووە بە درێژایی ئەو ماوەیە چونکە پارتە عراقیەکان دەستیان بەسەر ئەو ناوچەوانە گرتووە و هیچ سوودێک بەرخەڵکەکە نەکەوتووە بەڵکو سوودەکە تەنیا بۆ پارتەکان بووە جگەلەوان هیچ کەسێکی تر سوودی نەبینی و ئەمەش بە هاوکاری ئەم میلیشیا و گروپە چەکدارانە بووە کە چەک لەدەست ئەوانە ئەمە لایەکی دیکەوە شتێکی دیکە هەیە پێویستە ئەمەژێ پێ بکەین کاتێک چەک بەدەست دەوڵەت نیە دابش دەبێتە سەر دوو لایەن ئەوەیە کە چەک بەدەست میلیشیاکانەوەیە میلیشیا لە یاسا دەرچووەکانەوەیە کە دەستیان بەسەر شەقامی عراقیدا گرتووە بەشێکی دیکەش ئەو چەکەیە کە لەدەست دەوڵەت نییە بەڵام لەدەست کەسانێکی دیکەیە تاکو ئێستا حکوومەتی عراقی نەیتوانیوە کۆنتڕۆلی بکات ئەویش چەکی خێڵ و عەشیرەتەکانە چونکە خێڵ و عەشیرەتەکان ئەوەندە چەکیان هەیە کە دەتوانن جەنگ و شەڕی پێ بکەن ئێمە دەبینین زۆر جار کە لە هەندێک پارێزگای عراقی لە باشوور و ناوەڕاستی عراقدا کاتێک ململانەیەک لە نێوان خێڵ و عەشیرەتەکان دروست دەبێت چەکی قورس بەکاردێنن. بله برێز زوبەیدی یانە زێ نمونەی دوو جیهان بدم بێگومان نمونە گەلێک زێدەنە لە زێ دوو جیهان بدم مەسەلا شنگال ئەمبار و گەلێک جیهێندن لە عراقی ئاواکردنا وان جیهان ji ber matirsiya grûbên çekdar nehatiye bicîanîn. Yani ev bêniyekî çawa bo Iraqê dide û Iraq çawa dikare wekî welat jî vê yekê qebûl bike û bipejirîne. Fermo birêz. بەڵێ بە دڵنیاییە وەکو جەنابەت ئەمەژت پێکرد ئەم دوو شوێنێک کە جەنابەت دیاریت کردن بە دیاریکراوی وەکو شنگەل و هەروەها وەکو ئەنبار و چەند ناوچەیەکی دیکە ئەم ناوچانە ڕاستیەکەی وەکو پێشترش ڕوونم کردەوە کاتێک چەک بەدەست دەوڵەت نەبێت ئەوە ئەو چەکە حکم دەکات و کۆنتڕۆلی بەدەستە بۆیە کاتێک ئێمە باسییان بابەتە دەکەین واتە چەک خۆی دەسەپێنێت بەسەر شتەکاندا ئێمە دەبینین کاتێک ئەو شوێنانە لە هەندێک لایەنی ئابووری وەکو شنگال و ئەنبار و مووسڵ هەندێک شوێن هەیە لە نێو ئەم پارێزگانەدا سەر بە پارتەکان و چەکیان بەدەستە لە دەسەڵاتدا لە نێو دەسەڵاتی عراقیدا ئەمانە نووسنگەی ئابووریان هەیە سوود لەم بارودۆخە دەبینن سوودیان پێگەشتە لەم بابەتەدا ئەگەر هاتوو ئاوادانکردنەوە بکرێت هەر لە نێو خۆیان دەبێت تەنیا بۆ خۆیان دەبێت ڕێگە بۆ نادەن کۆمپانیا بیانیەکان کۆمپانیەکانی دیکە بێن سوود بەو ناوچەیانە بگەێنن ئەم ناوچانە پێش بکەون کۆمپانیا زەبەلاحەکان بێنە پێشەوە و خزمەتی ناوچەکان بکەن بەڵکو ئەوان جگەلەمە هەوڵ دەدەن بارودۆخەکە وەکو خۆی بێت بۆ ئەوەی هەرخۆیان سوودمەند بن هەرخۆیان قازانج بکەن و هەروەها ئەجێندای دەرەکی بەسەر عراقدا بسەپێنن ئێ من بە وەربم لە قسەکانم بە ڕاشکاوی قسەی بکەین ئەجێندای دەرەکی هەیە بۆتە هۆکاری ئەوەی کە عێراق پێش نەکەوێت عراق ئاوادان نەکرێتەوە کۆمپانی دەرەکیەکان نێنە نێو عێراق بۆتە
هۆکاری ئەوەی کە کارگەی گەورە نەکرێنەوە سادەترین شت بە ئێمە ئاماژەی پێ بکەین ئێستا ئەم هەموو کارگەی لە عێراقدا هەیە بەر لە 2003 ئێمە بنمونە خۆرمامان هاوردە دەکرد ئێستا خۆرما لە دەرەوە وەردەگرن پێشتر ئێمە چەند ئۆتۆمبیلمان دروست دەکرد ئێمە پێش ئەو ماوەیە بەرهەممان هەبوو کاڵەمان هەبوو پاتریمان هەبوو شتمان هەبوو دەتوانین تا بەیانی کەلوپەر و شت بۆ بژمێرم بەڵام ئەم ئەجێندە دەرەکیانە ئەم سەپانە دەرەکیانە لە نێو دوو کەوانەی زۆر گەورەدا وڵاتێک هەیە زۆر بە دیاریکراوی یەک دەوڵەت ڕێگە نادات عێراق پێش بکەوێت ڕێگە نادات عێراق ئیرادەی خۆی هەبێت و پێشکەوتویەکێک لە وڵاتە پێشکەوتوەکانی جیهان بێت وەکو وڵاتانی کەندا وەکو وڵاتە پێشکەوتوەکانی جیهان بله برێز زوبێدی هەروەها ینی مژارە گەلە گرنگ هەیە دەولەت بخە حکوومەت بخە چەکدایە هەن گروبان کوژ دەولەتێ پەراوەر دەگرن ژ دەولەتێ چەکشی وەردەگرن و ئەو هێز بخە ێریشی هەرێما کوردستانی دکن شتەرە بێژم ێریشی هێزا پێشمەرگە دکن li deverên din ên Iraqê êrişî welatiyan li wan deveran dikin vê derbarê de ger nirxandin û dîtina te بەڵێ زۆر ڕاستان بابەتە بەم شێوەیە دوێنێ هەر نزیکانێک پێش ئێستا لە ئەمریکا ئەو کە ئەم کاتانە بوواتە دوێنێ بە کاتی ئەمڕۆ بوو کاتێک گروپە چەکدارەکان هێرشیان کردە سەر کۆنسوڵخانەی ئەمریکا لە بەغدا دەستگای ئاسایشی نیشتیمانی کە دەستگایەکی چالاک کە من وەکو پسپۆرە قسە بکەم ئەم دەستگایە بەرزترین دەستگای عێراقە پیاوێکی نیشتیمانی زۆری تێدایە دەیانەوێت کە خزمەتی عێراق بکەن واروها یارمەتی دەربن لە سەقامگیری عێراق ئەم دەستگایە هێرشی کراوەتە سەر لە نێو عێراقدا من دەمەوێت زانیارێکی زۆر گرنگ بگوازمەوە کاتێک دوێنێ هێرشکرای سەر کۆنسوڵخانەی ئەمریکا واروها دەستگای ئاسایشی نیشتیمانی بینیمە بەڕێز محەممەد شیع سوودانی هاتوو گوتی ئەم گروپە چەکدارانە کە ئەم هێرشیان ئەنجام داوە کۆمەڵە گروپێکی چەکداری تیرۆریستین و پێویستە ئێمە بیان خێنە لیستی تیرۆرەوە واروها سزایان بدەین و بازیان لێ وەربگرینەوە لەوەی کە کردویانە ئەمە شتێکی ڕاستە ئێمە وەکو عێراقی کۆکین لەسەر ئەم بابەتە هەمووان پشتگیری ئەم قسەیە دەکەین باشە کەواتەیان دەتوانین سەرۆکوەزیران چی بکات کاتێک سەرۆکوەزیران دەیانخاتە ئەم دیدگایەوە دەڵێت ئەمانە سەرپێچی یاساکانیان کردو سەرپێچی دابوونەریتە یاسایەکان کردو و ئەوانە تیرۆریستن و پێویستە سزایان بدەین و ڕوبەڕووی یاسایان بکەینەوە ئەو خۆی باش دەزانێ ئەم گروپە چەکدارانە چێن و چیان لە پشتە و بە ئەمری چێ کار دەکەن کەواتە پێویستە و سەرۆکوەزیران خۆی مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکات نابێ بەس بێت لە میدیا قسە بکات و بڵێ پێویستە بەم شێوە بێت لە هەموو وڵاتانی جیهان لە تەواوی وڵاتی پێشکەوتوەکانی جیهاندا وڵاتە ئازاندەکاندا شتێک نییە بە ناوی دوو چەک شتێک نییە بە ناوی ئەوەی چەک لە دەستی دەوڵەت بێت و لە دەستی لایەنێکی دیکەش بێت بەڵکو خەڵک هەیە واروها چەکش بە دەوڵی دەوڵەت و سیستەمەوە هەیە ئەمەیە دیدگای باڵا بەڵام لە عێراقدا دوو چەکێ هاوتەری پێ سەکێک بەدەست دەوڵەتە سەکێک بەدەستی دەوڵەت نییە چەکێک بەدەست دەوڵەتە و باجی دەوڵەتی پێ چەکێکیش چەکێکە کە لە دەست دەوڵەت نییە ئەم چەکەی کە بەدەست دەوڵەت نییە ئۆتۆمبیلی بێژمارەدا لێ دەخوڕێت و هەروە کەروپەلی دەوڵەت بەکاردێن لەگەڵ تەواوی ڕێزم بۆ دەوڵەتی عێراقی و سیستەمی دەوڵەتی عێراقی و ڕێزی زۆرم بۆ سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بەڵام من پێم وایە بەڕێ سەرۆکوەزیرانی عێراق هیچی لەگەڵ ئەم گروپە چەکدارانە پێ ناکرێت و ناتوانێت دەسەڵاتی خۆیان بەسەر ئەوەندە بسەپێنێت و هاری کار بێت لەوەی بتوانێت ئەم گروپانە لە ناوبەرێت یاخود هەریس نەبێت دەسەڵاتیان بچووک بکاتەوە چونکە بارودۆخ وەکو پێشتریش ئەمەژەم پێکرد ئەم گروپە چەکدار و میلیشیانە وا دەردەکەون کە دەڵێن جارێک دێن دەڵێن ئێمە مقاومەین جارێک دێن دەڵێن ئێمە حەشدی شەعبین جارێک دێن ئێمە شتێشتر دەڵێن بەڕاستی ئێمەش نازانین ئەمانە کەین خۆزگە دەخوازم بزانین چێ لە پشتیانەوە کێن تا بزانین چیان دەوێت لە عێراق بە دیاریکراوی ویستی ئەوان چیە دانەوێت ئەمریکا بنەدەرێ ئەوە بۆ بەرنەدەرەوەی ئەمریکا ڕێکاری یاسایی هەیە ڕۆیشتوێنی دیاریکراو هەیە ئەگەرمانەوێت ئەمریکا بینە دەرێت دەتوانین بیان بینە دەرێت چیان دەوێت ئایا دانەوێت دەوڵەت ترسێن کەواتە ئەجەندایەکی دەرەکی هەیە لە پشتیان سپاس بۆ te برێز قاسم زوبێدی شروڤەکاری سیاسی و سەربازیش هەولێرەیە لەگەن